لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی هەشتا و سێ لەوانەکانی تەفسیری قورئان پیرۆز بێم و خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم واتبعوا ما تتلو الشياطين على ملك سليمان وما كفر سليمان ولكن الشياطين كفروا يعلمون الناس السحر وما أنزل على الملكين ببابل هاروت وماروت وما يعلمان من أحد حتى يقولا إنما نحن فتنة فلا تكفر فيتعلمون منهما ما يفرقون به بين المرء وزوجه وما هم بضارين به من أحد إلا بإذن الله ويتعلمون ما يضرهم ولا ينفعهم ولقد علموا لمن اشتراه ما له في الآخرة من خلاق ولبئس ما شروا به أنفسهم لو كانوا يعلمون. بەڕێ خۆشەویستان دیارە وەکو لەوانەی ڕابردوو کەمێک لە خزمەت ئەوایەتەدا بووین. خوای گەورە سوبحانەهو وتەعالە باز لە جوولەکە دەکاتن کاتێکەوە وازیان لە حەقینا ئەوجا مبتەلا بوون بە باتیڵ اتباعی شەیطانەکانیان کرد لەو درۆ و دەلەسەی کەوا لەسەر مولکی سولەیماندایان بەستا بوو هەڵیان بەستا بوو بەوەی کەوا ئیتیهامی سولەیمان دەکەن بە کوفر و بە سحر حاشاه ئیتر جوولەکە اتباعی شەیطانەکانیان کرد لەو درۆ دەلەسانەی کە ئەوان دایان جێڕاوە و هەروە ئیتباعیان کرد لەو سحرەی کەوا ئەوان دایان کرد کاتێکەوە خوای گەورە دەفەرمی شەیطانەکان کوفریان کرد سولەیمان بەریئە لە کوفر و لە سحر شەیطانەکان کوفریان کرد بۆی کەوا خەڵکیان فێرە سحر دەکرد وما أنزل على الملكين ببابل هاروت وماروت کە وەکو گوتمان ئەو بەشەئاتە کە مفەسرین زۆریان قسە لەسەر کردیە لێرە مایەکە یان مەوسوولەیە بە مەعنای ئەلەذی دێ یان نافیەیە بۆی کەوا هیچ شتێکدا نەبەزی بوو لە بۆ دوو مەلایکەتەکان ئیتر کە وەکو گوتمان زۆربەی مفەسرین ئەو های لێک دەنەوەکەوە ئەو دوو مەلایکەتە هاروت و ماروت خوای گەورە دانی بەزاند لە بابل لە کاتێکدا کەوا بابل جێگای سحر بووە وەکو ئیبتلا و تاقیکردنەوە خەڵکیان فێر دەکرد دەشیان گۆت ئێمە وەکو فیتنە و تاقیکردنەوە هاتینە کوفر مەکە. هەندێک دەڵێن هەندێک لە زانان دەفەرمون نەخێر وما أنزل على الملكين ئەسڵەن هیچ شتێک لە بۆ دوو مەلایکەتدا نەبەزی بوو هیچ شتێک لە بۆ دوو مەلایکەتدا نەبەزی بوو. طبعا لە زمانی ئەو قەولانە هەندێک لە مفەسرین دەڵێن ئەوان مەبەستیان ئەوە بوو حتا ئیتیهامی جبریل و میکائیلیان دەکرد عەلەیهیمە السەلام بۆی کەوا ئەوان سحریان دابەزاند بوو لە بۆ سولەیمانی عەلەیهی السەڵات وەسەلام. ئیتر خوای گەورەش دەفەرمی نا دوو مەلایکەتەکە هیچیان لۆ دابەزی بوو لە مەسائیلی سحر لە بۆ سولەیمان دابەزێنن نە سولەیمانیش سحری کرد و کوفری کرد والعیاذ بالله. کەواتە ئەو دوو مەلایکەتە لێردا هەندێک لە مفەسرین دەڵێن مەبەست تێیدا جیبریل و میکالە کە خوای گەورە نەفی ئەوەی دەکاتەوە کە ئەوان گوایە وەکو جوولەکە دەڵێن ئەوان بوحي خواي جورا سحريان دابزان بلي بسليمان والعياذ بالله. وما أنزل على الملكين ليردا ما نافية وهروها ما نافية كاتك ضلين وما أنزل على الملكين كو قوتمان أويكوا هاروت وماروت دو ملائكة بن هندق المفسرين دارين نخير وانية بلكو هاروت وماروت دو بياو بوينا أو دو بياوا ظاهرا وانشان عند بياوي صالحا بلام لحقيقة دا خلتيان هل خلتان دي حتى أنه خلتشي وابا وبو كأنما أنا ملائكة هند بياوي صالحا بلام لحقتش داوان بو خلتيان فير السحر كرديا خلتيان فير السحر كواتا أقصانشي لسرا حتى وكل سر أودو ملائكتي سبحان الله أنواع خرافيات باس كرايا لإسرائيليات هاتية كجوايا أودو ملائكتا هاروت وماروت وكو بابرين دربريني شماتيك برامبر دربريني أو كوا بني آدم أنواعي وكو لآتكاني كباس ما كر
کە مەلائیکەت لە کاتێک کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا باڵێ خەبەریان پێ دەکە ئادەم وەکو خەلیفەیەک لەسەر ڕووی زەوی جێنشین دەکا قال ئەتەجعل فیها من یفسد فیها ویسفک الدماء ئیتر دەڵێن ئەو دوو مەلائیکەتە بە تایبەتی ئەو دوو مەلائیکەتە وا باز دەکرێت کە گوایە ئەو دوو مەلائیکەتە زیاتر ئەوەیان دەربڕێ بەرامبەر بە بەنی ئادەم تەماشاکە کەوا بەنی ئادەم چەندە خراپەیان تێدا دەکرێت ئیتر خوای گەورەش فەرموویەتی ئەگەر ئەنگۆش ئیرادەتان پێ بەخشم لەوانەیە وەکوانتان بەسەر بێ ئەوە وەکو دەگوترێت طبعاً کەوا بەس دەیجێڕینەوە بۆ کە بزان ئەو خوڕافیاتانەش باسکرایە بەڕاستی ئیتر خوای گەورە والله أعلم باعتبار خوای گەورە پێیانی فەرمووە ئەگەر ئەمنیش ئیرادێ بدەمە ئەو دووەشتان کەوە مەلایکەتن ئەنگۆش خراپەی وەکو ئەوان دەکەن ئیتر بالفعل دەڵێ ئەوانش وەکو تەحەدای قبولیان دەکردەی ئیرادەمان بدەیێ دەچینە سەر ڕووی زەویش ئەگەر ئەمەش وما کرد ئەو کاتە فعلا عذر هەیە بۆ بەنی ئادەم دێنە سەر ڕووی زەوی ئیرادەیان پێ دەبەخشرێ بە ئیزنی خوای گەورە ئیتر مبتەلا دەبن بە ئافرەتێک کەوا ناوی زوهرەیە طبعا ئەوە هەمووی ئیسرائیلیاتە ئیبتلا دەبن بە ئافرەتێک ناوی زوهرەیە هەتا ئەو ئافرەتە دەتوانێت هەڵیان خەڵەتێنێتن هەردووچیان باڵێ سەرخۆش دەکا بە عارق زینایان پێ دەکا پاشان تووشی ئەنواعی منکەراتیان دەکاتن پاشان لەو دوو مەلایکەتە ئەو زوهرەیە ناوی خوای گەورە فێر دەبی اسم الله الأعظم کەوا بەهۆیەوە دەبیتە مەلایکەتێک دەبیتە ئەستێرەیەک لە ئەستێرەکانی ئاسمان ئەو زوهرەیە کە ئێستامە یعنی ئەوە هەمووی سبحان الله ئیسرائیلیاتە کە هیچ ئەسڵ و ئەساسی نییە و مەلایکەتیش لەو شتانە دوورن بە هەموو شێوەیەک خوای گەورە وەسفیان دەکات لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون بە تایبەتی ئیمامی رازی لە تەفسیرەکەیدا تەفسیری کەبیر زۆر بە جوانی ڕەدی هەموو ئەو ئیفتراءاتانەی دایتەوە بە هەر حاڵ وما أنزل على الملكين وەکو گوتمان بەڕاستی زۆربەی مفەسرین وا لێکی دەن و بەڵێ ئەو دوو مەلایکەتە هاڕوت و ماڕوت بەو ڕویاتی کە باسمان کرد ئەویان هیچ بەڵام زۆربەی هەروەها لێک دەن و کە ئەو دوو مەلایکەتە بە ئەمری خوای گەورە خەڵکیان هاتوبنە سەر ڕووی زەوی تەنها خەڵکیان فێرە سحر دەکرد و پێشیان دەگوت ئەوە تاقیکردنەوە ئیبتیلایە بەڵام هەندێک دەڵێن طبعا ئەو ما نافیە بە هەر حاڵ دفرم وما أنزل على الملكين ببابل هاروت وماروت وما يعلمان من أحد حتى يقولا إنما نحن فتنة فلا تكفر كواتا هاروت وماروت أو سواء دو ملائكات بن يان دو إنسان بن كاتك وخلشان فير سحر ذكر هر کەسێکیان فێرە سحر بکردبا پێیان دەگو إنما نحن فتنة ئێمە وەکو فتنە و تاقیکردنەوە هاتینە ئەنگۆ فێر دەکەین فلا تكفر ئەتو تووشی کوفر مەبە بەو سحرێکەوە دەیکەی فێرت دەکەین بەس هاتینە لە بۆت باز بکەین سحر ئەو هەیە تاوەکو فێری ببی تاوەکو خۆتی لێ بپارێزی کەواتە فێربوونی شەڕ لە بۆی کەوا خۆت لەو شەڕە بپارێزی ئیتر زیاتر جمهوری مفەسرین دەڵێن ئەوە قەولی مەلایکەتەکانە ئەو دوو مەلایکەتەکەوە بە مەلایکەت باسییان دەکرێت ئەوان بوون فعلا وەکو تاقیکردنەوە خەڵکیان فێرە سحر دەکرد و پێشیان دەگەوە سحرە ئاگادار بە تووشی کوفر مەبە کەواتە لە بۆ زیاتر بەرچاوڕوونی خەڵکی لە بۆ تاقیکردنەوە هاتبوون ئەگەر بە دوو پیاوەکەشی لێک بدەین و هاڕوت و ماڕوت وەکو هەندێک لە مفەسرین دەڵێن فعلا ئەوان ظاهرا وا ئیدعایان دەکرد کەوا پیاوی ساڵحن بەڵام ساڵحن هەتا ئەو قسەشیان کە دەکرد کەوا ئێمە فیتنە و تاقیکردنەوە ئەوەش لە بۆی زیاتر سقیان پێ بکرێ بە هەر حاڵ ئەو دوو کەسە ئەو هاڕوت و ماڕوتە کە خەڵکیان فێر دەکرد بە خەڵکیشیان دەگۆ ئێمە وەکو تاقیکردنەوە هاتینە تووشی کوفر مەبە فيتعلمون منهما ما يفرقون به بين المرء وزوجه ئیتر خەڵکی دەهاتن لەو دوو کەسە ئەو سەواء مەلایکەت بن یان دوو کەس بن لەو دوو کەسە سحرێکی وا فێر دەبوون کەوا یەک لە مەظاهرەکانی سحر ئەوە بوو کەوا يفرقون به بين المرء وزوجه کەوا سحری وایان دەکرد فێر دەبوون لەو دوو کەسە لە هاڕوت و ماڕوت کەوا دوو هاوسەریان لێک جیا دەکردەوە ما يفرقون به بين المرء وزوجه طبعا فعلا السحر اصلا ايشي شيطان كان وكوتمان اوي كوا ساحر لانسيش الا علاقه بشياطين هي شياطين الجن يتر سحر لبو خرابيه سحر لبو خرابيه بهيج شيء لبو تاكا بكادنا هندريتن يقل مظهره هلا زقكاني سحر أو كوات تفريق لبين جن وميردكا تفريق لبين جن وميردكا يعني فعلا أو مظهر شيء سحر حتى وكو بيغمبر صلى الله عليه وسلم كوالا حديث صحيح ذاك بازل شيطان دكا كاتك ذا فرمي عرشي لسر أو دادن أو ذا
سەرایە دەردەکات سریە دەردەکات لە بۆی کەوا کاری خراپ بڵاو بکەنەوە دەفەرمی هەرێک لەوانە کە دەگەڕێتەوە کوبلێ راپۆرتی خۆی دەینتەوە کە چی کردێ بچی نەکردیە شەیطان زۆر ڕای لە ئیشەکانێنە تەنها ئەو کەسەی کەوا دەگەڕێتەوە ئەو شەیطانەی کە دەگەڕێتەوە دەڵێ ئەمن خەریکی ئەو دوو ژنومێردە بووم وازیانم لێ نەهێنا حتا لێکیانم جیا کردەوە دەڵێ دەیگری دەڵێ نیعمە ئەنتە بەڵێ چاکترین کەس ئەتووی کەوا ئەو کارت کرد لە بۆی زۆر زۆر مهمە ژنومێر لێک جیا بنێت چکە لە نەتیجەدا طبعاً خراپترین شت دروست دەبی کە زیاتر سەردەچێشی بەرەو خراپە خوا پەنامان بدە کەواتە ئەوەی کەوا ئەوان لێیان فێردەم لە هاڕوت و ماڕوت لەو سحری کە دەیان کرد زەقترین شێواز لە شێوازەکانی سحریان ئەوە بکەوە تەفریقیان لە بینی ژنومێر دەکرد ئەوجا خوای گەورە دەفەرمی وما هم بضارين به من أحد إلا بإذن الله ئەو حقەتێکی زۆر مهمە بەڵێ ئەو سحرا بە هیچ شێوەیەک ناتوانن کەسی ساحر شەیطانی ئینسی شەیطانی جنی بەو سحرەی ناتوانی زەرەر بە هیچ کەسێک بگەین مەگەر خوا ئیزنی لەسەربی مەگەر خوا ئیزنی لەسەربی کەواتە لێرەدا چەند حقەتێکمان لەوە دیار دەکەوی سحر حەقیقەتی هەیە سحر حقەتی طبعا معتەزیلە و هەندێک لەوانەی کە ئەفکارێن وەکو معتەزیلەیە نەفی هەموو ئەو شتان دەکەنەوە بەڵام لە قورئان و لە حەدیث ثابتە کەوا سحر حقەتی هەیە سحر حقیقەتی هەیە و تەئسیریشی هەیە ئەگەر خوا ئیزنی لەسەربی لێرەدا خۆشەویستان لێمان تێک نەچی کە دەڵێن ئەگەر خوا ئیزنی لەسەربی ناڵێن خوا پێڕازیە ناڵێن خوا پێڕازیە نە بەڵکو ئەگەر خوا ئیزنی لەسەربی ئەوە ئەو سحرە تەئسیری خۆی لە مقابلەکەی دەکات ئەگەر ئیزنیشی لەسەر نەبی خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەو کەسە دەپارێزی لە سحری ساحرەکان لە سحری ساحرەکان لە چەندین بەڵگە سحر حقەتی هەیە خوای گەورە لێرە و لە چەندین جێگەکە باسی دەکات بەسەر ئەو ئاتار یەکە لە بەڵگەکان کەوا سحر تەئسیری خۆی هەیە کەوا دەکرێت تەفریقی پێ بکەن لە بینی ژن و مێرد کەوا یەک لە مەبەستەکانی شەیطانی ئیس و جینە خوا پەناماندا و هەروها خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە معەویذەتەین فێری کردینە من شەر النەفاثاتی في العقد خۆمان بدەینە پەنای خوا سوبحانەهو وتەعالا لە شەڕی ئەو ساحرانەی کەوا فولە گرێ دەکەن کەواتە یەک لە مەزهەرەکانی سحرکردن و یەک لە پیشەکانی ساحر ئەوەی کە سحر دەکاتن داوێک دەینی چەندین گرەی لێدا فوی لێ دەکات فوی لێ دەکا کەوا چەندین کەلیماتی سحری کوفری بەسەر زمانی دادێ بەو شێوەیە بەخۆی و بە هاوکاری شەیطانە جنیەکە ئیتر سحرەکە دەکەن و تەئسیر لە مقابلەکەی بکە خوا پەنامان بدە بەڵام ئەو تەئسیرە نابی ئیلا بە ئیزنی خوای گەورە نەبی سوبحانەهو وتەعالا و هەروەها بەڵگەش لەسەر ئەوەی کەوا سحر تەئسیری هەیە ئەوەی کەوا لە صحیحی بوخاریدا هاتیە کە فعلا پێغەمبەری خۆشمان صلی الله عليه وسلم لەلایەن کەسێکەوە کەوا یەهودی بوو وەکو گوتمان بەڕاستی یەهود وەکو خوای گەورە لێرەشدا باسییان دەکات واتبعوا ما تتلو الشياطين ئەوانن بە شوێن ئەو شتانە کەوتن کەوا شەیطانەکان لە سحر دەیانجێراوە وەکو ئیفتراک لەسەر عهدی سولەیمان و ئیتر سحر لە شەیطانەکانەوە هاتیە و ئەوانەی کەوا متبعیشن یەهودن زیاتر ئیتر سحر لە پێغەمبەری مەشکرا صلی الله عليه وسلم لە بیدی کوڕی ئەعسەمی یەهودی سحری لێ کرد پاشان خوای گەورە سوبحانەهو وتەعالا شفای لۆنار و ئەو دوو سوورەتەی دابەزان معەویذەتەین کەوا جبريل هات عليه الصلاة والسلام أو دو سورتي لسر پیغمبر خنده صلى الله عليه وسلم خواهي قورا شفاي لونار خواهي قورا شفاي لونار كواتا وكو نخوشية كالسحر براستي پیغمبري خوش مع صلى الله عليه وسلم وكو ابتلاء خواهي قورا أو نخوشية بس هنا لبو رفع درجاتي بلام مسألة السحر أو أن يكوى التأثير لوحي كيف كاتكوى هندق لعلماء بتايبة علماء أفكاري معتزلة أو أن نفي أو إذا كان وكأجرتي لصحيح بخاري شك كودة بالسحر لبيغمبر كلاب صلى الله عليه وسلم وتتأثير لو وحي دك كلبوي هاتي النخر تأثير لسر أو وحي نبوة تنهى تأثير لسر شعور ومشاعري بيغمبر هبوة صلى الله عليه وسلم بتايبتي لعلاقي بين خوي وبين خزانكاني تأثير لسر أوي هبوة إيتر أو وكو نخوشي وابتلاء كواتا أوش بالغيك لسر تأثيري سحر أجر خوا إذني لسر بتأثيري دبي وكو هر نخوشك لنخوشكان يتلبو رفع درجاته بيجتي بالصبر هي وعلاجي شيء أو بإذن خوا يقول بقرأ ولا خوا يقول سبحانه وتعالى رقية بكي بقرآن بيروز بو دعاني كبيغمبر فيري كدين صلى الله عليه وسلم أو بإذن خوا يقول الشفاء وهروا خو باراستنش للسحر بتسي دبي بو أذكاراني بتابة صباحي ومسائي وبقرآن بيروز وبآتي كرسي وهمو قرآن بيروز بإذن خواهي يقول الشفاية وقلغانك دمان باريزي لسحر ساحران وحسودي حسودان
بپشتوانی خوای گەورە. وما هم بضارين به من أحد إلا بإذن الله ويتعلمون ما يضرهم ولا ينفعهم. سبحان الله. خوای گەورە فەرمی ئەوەی ئەوان دەیان کرد ئەوە بووکەوە فێری شتێک دەبوونکەوە کە زەرەری لێ دەبینن نەک سوودی لێ ببینن. وەکو خوای گەورە سبحانه وتعالى لا سورة يونس دفن ولا يفلح الساحر حيث أتى ولا يفلح لسورة طه ولا يفلح الساحر حيث أتى. ساحر هر چەندی دەسەڵاتی هەبی هیچ سەرکەوت و سەرفراز نابێت. نەماندی ساحرێک لە ساحیرەکان ببتە دەوڵەمەند و با بڵێن خاوەن سامانێکی زۆر لەگەڵ ئەوش کە سەحر دەکات. نەماندی ساحرێک ببیتە دەسەڵاتدار ئیتر سبحان الله ولا يفلح الساحر حيث أتى. کەواتە ئەوەی کەوا ساحر دەیکا بەهۆی ئەو سحرەی هەمووی بە زەرەری خۆی تەوا دەبی لە دنیا و هەروە لە قیامەتیش. دیارە ئاتەکە شتی تریشی تێدا ما باز بکەین بە پشتوانی خوای گەورە لەوانەی داهاتوودەینەوە خزمەتی و باسی لێوە دەکەین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.